بینەرمان ڕێزانم لەگەڵا بزانین ئەم ساڵ ئەو چالاکیانی بۆ 29مین ساڵیادی کۆمەڵەکە بەڕێواچێت چییە؟ ڕێزان بەیانیت باش سلااوت لەبێت تۆ لە کوێیت و چالاکیەکان چین؟ بەڵێ ئاری سلااوتان لێبێت ڕۆژێکی نوێتان باش منێستا لە ڕێکخراوی گەشە پێدانی مەدەنیەتم CDO لە هەوڵێکی ئەم ڕێکخراوە یادی 29 ساڵەی دامەزراندنی کۆمەڵی تالاسیمای سلێمانی دەکرێتەوە و کۆمەڵێک چالاکی ڕێکخراوە تاوەکو ئەو یادە بەرزرا بگیرە. من دانەر مستەفام لەگەڵایە کە بەڕێزان سکرتێری کۆمەڵی تالاسیمای سلێمانیە بۆی باسی چالاکیەکانی ئەمڕۆمان بۆ بکە و لەگەڵ ئەوەش باسی کێشە گرفتەکانی توژبانی تالاسیمامان بۆ بکە. کاک دانەرگیان بێت ئێرە سڵاو لێبێ. سڵاو لێ ئەوە زۆر سپاس. سەرتا پیرۆزبایی دامەزانی کۆمەڵەکەتان لە یەکەی دەست چاوتان خۆشوە پێشەکەی بە خێراتنی کەناڵەکەتانەکەین دەستخۆشی لە هەموو کتانەکەین. ئەمڕۆ ڕۆژی ساڵیادی دامەزرانی کۆمەڵەکەمانە 29 ساڵی. چ چالاکیەک بەڕێواچێ بە بۆنە ئەم یادەوە؟ بەڵێ لەم ڕۆژەدا چالاکی هەم بە شێوەکاری هوەری بە ئەنێ شتی جیاواسرۆک و دەستڕەنگینی و زۆربەی نەخۆشەکان هەمویان کە هەمووی ئیشی دەستی خۆیان و بەهرەی خۆیانە. کاک دانەر کۆمەڵێک دەرمان و چارەسەری پزیشکی بینین دەسەر مێزەکە گەر هاوکارم دیمەنەکان پێشان بە بۆچی ئەمڕۆ نمایشتان کردوەتانەوێت چی بگەێنن؟ بۆی ئەوە بگەێنین کە نەخۆشانی تالاسیمە ئەمە ئیش هەموو ئیشێکی ڕۆژیانە ینی هەموو ڕۆژێ ئەم عیلاجانە ئەبێ بەکار بێنن ئەوە هەموو عیلاجەکانی یادی سفراڵە حاپی کالیسیۆمە حاپی ڤیتامینە ئەکەجێیتە ئەنواعی تایە و ڕۆژانە ئەمە نییە بڵێ هەموو ڕۆژێ ئەمە دووبارە ئەبێتەوە ئەم عیلاجانە. ئامارەکانمان چۆنە کاک دانەر لە هەرێمی کوردستان یاخود لە سلێمانی ئامارەکان بە پێی پارێزگاکانش پێ بڵێن توژبووی تالاسیمامان چەنە؟ بەڵێ ئامارەکان لە سلێمانی و لەفەری ڕاپەڕین 1350 بۆ 1400 توژبووی تالاسیما هەیە. لە ناوەندی سلێمانی شاد 850 بۆ 870 نەخۆشی تالاسیما هەیە. لە هەرێمی کوردستان وابزان نزیکەی 4000 بەڵێ بە ئام 4000 نزیکی 4000 توژبووی تالاسیما هەیە. زۆر باشە. کاک دانەر ئەو کێشە و گرفتانی کە ڕووبەڕووی توژبوانی تالاسیما بێتەوە زیاتر چین؟ گرفتەکان زیاتر ئەوەی تووشیان بێتەوە دەبعەن نەبوونی دەرمانە نەبوونی زۆربیان عادەتەن نەخۆشەکانی ئێمە لە توانین بڵین لە 100 تا 6 شای یعنی دەستکورت و پێویستی بە هاوکاریە ڕۆژانە تووشی زۆر نامەتیە بنەوە کە ناتوانن کار بکەن و هەمویان توانای کارکردنیان نییە. کاک دانەر سەبارەت بە نەبوونی کیسی فلتەری خوێن لە بانکی خوێنە جاربار کە ڕوبەڕووی ئێوە بێتەوە چکە ئێوە بێ کیسی تایبەتی خوێنتان هەبێ. کاک دانەر ئەوە تا چەندەوە گرفتێکی گەورەی بەردەمی ئێوەیە؟ ئەوە ساڵانە توان بڵێم جاربەجار ڕوومانتەیەکە ساڵی جارێک تا دوو جار ئەو نەبوونی کیسی خوێن و فلتەرە ڕوو ئەیات بەش خۆشبەختانە چەند سەرمایەدارێکن کە هەموو کات هاوکاریمانەکەن و یەنە سەرخەت و کۆنتاکتمان لەگەڵاکەن بۆ کڕینی فیلتەر و کیسی خوێن و زۆربەی عیلاج و دەرمانەکانیش. بەو هیوایی کە ڕوبەڕووی هیچ کێشە و گرفتێک نەبنەوە تەندروستی توژبانی تالاسیما هەمیشە بەرەو باشتر بڕوە. دەست خۆش کاک دانەر. سپاس مەمنون زۆر سپاس. ئاری ئەوە زانێرەکان بۆ لەسەر دامەزراندنی کۆمەڵی تالاسیمای سلێمانی و کێشە و گرفتەکانی بەردەم توژبانی تالاسیمای لە هەم سلێمانی لە هەم لە هەرێمی کوردستان ئەگەڕێمە بە لە ئێوە.